ئاماری ڕووداوەکانی ساڵی 2019 لا کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بەڕێوەبەراتی پۆلیسی کۆیە ئاماری ڕوودا و کار و چالاکیەکانی سنووری بەڕێوەبەراتیەکانی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن خستەڕوو کە بەگشتی لە ساڵی رابردوو 2034 ڕووداوی جۆرا و جۆر لە سنووری قەزای کۆیە ئەنجام درراوە. کۆی گشتی ڕووداوەکانی ساڵی 2018 3132 ڕوودا بۆ بە شێوەیەکی گشتی. لە ساڵی 2019 2034 ڕوودا بووە. شکر بۆخوا خۆشبەختانە 1098 ڕوودا و کەمی کردووە لەم ساڵدا. ڕووداوەکانی گیان لە دەستدان بەهۆی سەرجەم ڕووداوەکانەوە ساڵی 2018 85 ڕوودا بووە و ساڵی 2019 69 ڕوودا بووە. خۆشبەختانە 16 ڕوودا و کەمی کردووە. دیاردەی کوشتنی بە هەڵا 3 ڕوودا بووە ساڵی پار کە 2018 لە ساڵی 2019 بۆ بە 4 ڕوودا 1 ڕوودا و زیادی کردووە بەداخەوە. دیاردەی کوشتنی نێرومێ ساڵی 2018 11 ڕوودا بووە و لە ساڵی 2019 5 ڕوودا بووە. دیارە 6 ڕوودا و خۆشبەختانە کەمی کردووە. بەڕێوەبەری بەڕێوەبەراتی بەرگری شارستانیش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاماری ساڵانەی ئاشکرا کرد و ڕایگەیاند. تەنها لە ساڵی 2019 16 ڕووداوی لافا و سوتانی 68 ماڵ و دوکان لە سنووری بەڕێوەبەراتیەکەیان تۆمار کراوە. لە ساڵی 2018 ڕووداوی لافا و 23 ڕوودا بووە، بەڵام لە 2019 16 ڕوودا بووە. سوتانی ماڵ و دوکان 68 ڕوودا بووە لە 2018 لە 2019 کەم بۆتەوە بۆ 44. سوتانی ئۆتۆمبیل و وەرگەڕانی 55 ڕوودا بووە، لە ساڵی 2019 بووە بە 37 ڕوودا وەرگەڕان و سوتان. سوتانی پوش و پاوان لە پێشوش باسم کرد تەنها ئەو زیادی کردووە 307 لە ساڵی 2018، بەڵام لە ساڵی 2019 بووە بە 554 ڕووداوی ئاگر. ڕزگارکردنی هاوڵاتی لە ساڵی 2018 ڕزگارکردن بووە. خۆشبەختانە لە 2019 16 کەس 16 هاوڵاتی ڕزگار کراون لە خنکان. بەپێی ئامارەکانی هەردوو بەڕێوەبەراتی پۆلیسی کۆیە و بەرگری شارستانی بەراورد بە ساڵی 2018 سەرجەم ڕووداوەکان لە سنووری قەزای کۆیە کەمیان کردووە و هۆکارەکەشی بۆ شەونخوونی و ئەرکی زیاتری هێزە ئەمنیەکان دەگەڕێننەوە. لە قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.